بەڵێ بەرەزان هەم کاتتان باش بێگومان لەم دیبەیتەشدا ئێمە باسی پرسێکی هەستیارەکەین پرسێکی گرنگێکین باکو باقی دیبەیتەکانی تر کە ئێمە باسی ئەو پرسانەمانکی کە پەیوەستن بە چارەنووسی خەڵکی کوردستانەوە چونیەتی تەعاملکردن لەگەل پێش هات و ڕەوشەکان بە تایبەتی لەگەل عێراق. طبعا ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان تقریبا نیوەی باشووری کوردستان پێکدێنن لامان کادا ئەم ناوچانە ناوچەی استراتیژیک و زۆر گرنگن بەبێ ئەم ناوچانە بە پێی ئاساییکردنی ڕەوشی ئەم ناوچانە بێگومان باشووری کوردستان هەیبەتێکی وا گرنگ نابێ. ئێستاش بێگومان لایەنە کوردستانیەکان لە هەوڵدان کە ئەجندایەکی هاوبەش سیاسەتێکی هاوبەش نەخشەرەیەکی هاوبەش بۆ چونیەتی تەعاملکردن لەگەڵ ئەو تەحەدیاتانەی کە لە ناوچە کوردستانیەکان هەنا لە شنگالەوە بگرێ حتا دەگاتە خانەقین لە کەرکووک و دیالە و مووسڵ و بێگومان ئەم ناوچانە خۆ دەگەرێتەوە. من باسی ئەوە دەکەم کە سبەینێ پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەیەکی لە گەلایەنە سیاسیەکان دەکات بۆ چونیەتی گەڵاڵەکردنی نەخشە ڕێگایەک بەڕوبەربوونەی ئەو تەحەدیاتانەی هەم تەحەدیاتی ئەمنی هەیە تعریب هەیە بێگومان تەشەیع هەیە تەڕحیل هەیە هەنی زۆر سیاسەتی تری مەترسیدار هەیە. تایبەتیژی تەماشەوان ێژا سەرنجام بوو شنگالێ ڕاکێشم شنگال هونزان جایەکی گەلێکی گرنگە تایبەتی چیای شنگالێ توپۆگرافیاوی جوگرافیای هەر کەسێکە ئەو چیا ئەو دەبەردە دەستدا بە هەیبەتاوی هەیە. بێسەدەمێ هەبوونا هەند هێزین چەکدارên نەیاسایی ku بێنێزی ji pekekê tê nezanîn rewşa şingalê tevlîhe bûye. Pêştir li hefatin navbera hikûmeta herêmê hikûmeta Iraqê bûye bû çûniyetî îdarekirina rewşa şingalê asayîkirina rewşê lê prosês gelek bikî saleyî birê ve diçe. Hevdem niha behsê rêkeftina navbêna hejda şeعبî van grupên çekdar jî tê kirin ku pêtirî 400 grupên çekdar jariye hejda şeعبî ve para pê tê dan. Hejda şeعبî li wir erzî dikire bi bihayekî gelekî giran. ئەمێ vêrawşê jî li ber çav girîn. Taban mêvanên min hene mêvanên yên gelekê ja Îrfan Kerkûkî serokê partî gelî Turkman endamî pêşî Encûmenî Parêzgahê Kerkûk kakî Îrfan li rewşê Kerkûk zor haydar e li duayê 2003 tewacudî li Kerkûkê berdewam li heman qeda Hesan Şêxanî endamî serkirdayatî û berpirsî malbandî Kerkûkî Bizûnewî İslamî Kurdistan li Kerkûk li gel me Bizûnewî İslamî Kurdistan êwe dizanin li pir seneteyên îjtimanyîkan e xawan rol bûye پێش سەرهەڵدان لە سەرهەڵدان تا ئێستاش لەگەلە بێ. هەروەها دکتۆرە خەلیل ئەنداما پەرلەمانی عێراقێک و هەفدەم ئەنداما لیژنا ئاسایش و بەرگریە و ئەنداما لیژنا کوچبەرانە ژی لە عێراقê digel min dibe. Taban بخێرهاتنا mêvanê xwe dikem spas bûye eker bînerên me bin. Taban em ê li Kerkûkê ve dest pê bikem. Kak Hesan Şêxanî li Kerkûkê ve li gel me ne. Kak Hesan ئەم ڕۆژ دوو چەکداری مەترسیداری داعش لە کەرکووی دەستگیر کراون. باس دەوە دەکرێت کە خەلایە ئەو بێگومان خەلایەی کەشار لە کەرکووکەنە خەریکە تەفعیل دەکرێن لەلایەن داعشەوە خەریکە ڕەوشی ئەمنی زۆر تێک دەچێت لەمان کادا یەک دنیا کێشی خزمەتگوزاریە لە کەرکووی زەبڵ و خاشەکی لە هەموو گەرەکەکان کۆبووتەوە حەنی تەعریب بەردەوامە. ئەگەر تابلووی بە کورتی تابلووی کەرکووکمان بوو بەحەس بکە لەبەرەوە تو لەوەی بەڵێ سلااو ڕزم بۆ جەنابت و بۆ بنەرانی خۆشەویست و بەڕێز کاک عیرفان و کاک خالید خۆشەویست زۆر ڕێز و احترام بۆ هەمووتانەیە. لە کەرکووک ئێستا چەند سکتەرێک دەتوانین لەسەری قسە بکەین. یەکەم ڕەهەند ئەگەر ئاماژەی پێ بدەین ئاماژەی ئەوەیە کە تعریبکردنی شارەکە بە بەرنامە ئەکرێت ئەوان لە زانکۆی کەرکووک و لە بابەتی ئەمنی و لە ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە دەستیان پێی کردە لە زانکۆی کەرکووک مامۆسایەکی زۆر بۆ نمونە لەوێەوە میلاکیان بە تەنسیبیش بێخەنە سەر کەرکووک لە ژنوب بۆ لە دیالە و لە سەلاحەدینەوە مووسڵ دێن و لێرە ئەو لێوا درێت بە ناوەی ئەوەی مافی مامۆستایان ئەرزە درێت ئەو کەسانەی کە لە خواری عێراق و لەوانەوە دێن بۆ لە کەرکووک ئەرزیان پێدرێ. ئەمە یەک دوو ئەوانەیشەکەوە بە ناوەی ئەوەی داکۆکیان یا دیفاعیان بەرگریان کرد لە شاری کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبرەوەوانە کۆمەڵی خەڵک زامدار بووە لە سوپای عێراق و هەشتوانە ئەوانەی هاتنەوە بەرنامە گەڕێکیان بۆ دروستەکرێ سەر شاری کەرکووک بۆ ڕۆژنامەنووسانیش ئێستا هەوڵەدرێ ئەو ڕۆژنامەنووسانی کە سەر بە ناوەندن لەوێشۆ زەوی بەوانەیش بدرێ بەڵام ڕۆژنامەنووسانی کورد بێبەشەکرێن هەروە مامۆستایان و هەموو ئێستا بە بەرنامە کارەکرێ بۆ تعریبکردنی شارەکە بەڵام کورد لەم سیکتەرانە هەمووی بێبەشەکرێن لەبەرەوەی یا ئەوە تا دامەزرانەکەی میلاکەکەی لەسەر هەرێمە ئەگە پەتە سیمش لێرە بێ ئەو دۆخیان کردو ئێستا تعریبکردنی شارەکە قۆناغ بە قۆناغ بەردامەوە و کاری بۆ کرێت. لایەکی دیکەوە دۆسێ ئەمنی ئێمە ئازانی بۆشایەکی زۆر لە نێوان سوپای عێراق و حەشد و
هێزیەکانی پێشمەگە و لەم سنوورانە کە ناوچەدا ناکۆکی لەسەرەکان یا دابراون لە دەستەی هەرێمی کوردستان لەوێ بۆشایی زۆر هەن ئەو خەلایانە توانیوانە لەوێ گروپی خۆیان دروستکەنەوە ڕێکخەنەوە کاری وا بکەن ڕۆژانە ئەوانەی کە ناویانە سەرکەوتن بەدەر سەردا عشا و یوم نەسریان ناونا ئەوە درۆیەکی زەق بوو ئەوە زین ڕۆژانە هەر لە خانەقین و تا بەسرە و تا ناوچەکانی ئەنباروانە تا مووسڵ هەمووی گردووەتۆ سوای عراقی نامۆیە بەم ناوچانە زۆریان وەکو هێزی پێشمەرگەنی هێزی پێشمەرگە توانی بووی ئەم ناوچان تەواو کۆنتترۆل بکە ڕۆماڵی تەواو ناوچەکانی ئەکرد هەماهنگێکی باش لەگەڵ سوپای عراقیش هەبوو کاتی خۆی بەڵام لە دوای 2014ەوە دروستبوونی داعش هێزی پێشمەرگە قوربانێکی زۆریدا بۆ کەرکووک پارێزگایی لێ کرد ئەگەر ئەو پارێزگاری و قوربانیانی هێزی پێشمەرگە نەبووایە بێگومان چارەنووسی کەرکووک وەکو مووسڵ و ئەنبار و دیالە و تکریتۆوانە ئەبووەوە بەڵام کاک حەسەن هەستناکەی ئێستا دۆخی کەرکۆک تابان ئێمە هایدارین دۆخی کەرکۆک چۆنە دۆخی کەرکۆک لە هەموو ڕوویەکەوە زۆر خراپە تعریب دەستی پێ کردووە حتا بودجە بوو کەرکووک لە 2021 تەرخان نەکراوە کەرکۆکی ڕەوشی کەرکووی لە ڕووی خزمەتگوزاریەوە لە 24 ساعت 4 ساعت کارەبایە هەیە تەنیا 4 ساعت باس تەواش دەکرێت کە کەرکۆک بتە دەواازەیەکی گرنگی هەم بەکارهێنان هەم بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە بەڵام خۆت وەکو توش وتی زیاد نزیکەی 150 پۆست لە کۆر سێنراوەتەوە بەڵام خۆ کوردیش لەوێ تەواجودی هەیە پارلەمانتاری هەیە نونەری هەیە هەنی بۆ زەختێک ناکات ئەو هەموو شتە نەکرێت بوو نمونە بێکاتەی تر لەوێ هەیە تورکمان هەیە مەسیحی هەیە عەرەبەکان هەیە لەوانە لەنا ئەوانیش کەسی باشە بن بوو شارەکە پرۆسەی سیاسی عێراق بەگشتی لە کەدار بووە کەلێنی زۆری تێکەوتووە ئەوەی شەراکەت بوو ئەوەی تەوازن بوو تەوافق بۆ ئێستا نەماوە حکوومەتی عێراق ناوەند با بڵێن بەغدا خۆی دەزیێتەوە لەو ڕێکەوتانە یا خۆی دەزیێتەوە لە جێبەجێکردنی مادە دەستوریەکان گرنگتریش مادەیکەوە بۆ چارەسەرکردنی ئەم ناوچانە داڕێژراوە و چەسپاوە و پەسەند کراوە مادەی 140 حکوومەتی عێراق دەسی بە وەفدانە کاکاچن بۆ بەغدا کێشەی کورد و دۆزی کورد کە قەزیەکە ئێمە لەوانەیە حکوومەتی عێراق وەکو سەرێشە تەماشای کێشەی کورد بکە بەڵام ئێمە خۆمان قەزیەین خاوەن قەزەیەکین خاوەن دۆزێکین ڕۆحملیۆنی شەهیدمانداوە گۆماوی خوێنمانداوە ئەوانەوێ دۆزی کورد ینی قەتیز بکەن لەوەیە کە موچەکە بدریان یا بوجا دریان نادرێت لەبەرەوە ئێستا ئەوانەوێ ئەو پرۆسە سیاسەیەک بەگشتی لە عێراقایە نە سیکتەری ئەمنی تەواوە نە ڕەهەندی با بڵێ شەراکەتی تەواوە نە تەوافقێ نە تەوازونەیە هیچ شتێ لە عێراقە نەماوە ئیستیعلایەک و فەوقیەکەیە دە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ مامەڵەکرد لەسەر قیادەی لەگەڵ قیادەی کووردا ئەیانەوێ کورد بۆ پیشاندن چەند نوێنەرێکمان لە بەغا بە چەند گروپێک و بە چەند دێ بڵێن ئەمان نوێنەری کوردن کە ئەیانەوێ ئاراستەی کارەکانیان وەک چاوساقی بێ بۆ بەغدا نەک بڕۆن داکۆی کار بەڵێ حەسەن تەبەن ڕەوشی کەرکووی زۆر هەڵەگرێت ئەمە زیاتر قسەی لەسەرەکەی بێ لە هەرێمی کوردستان لە حکومڕانی چەند تێبینیمان هەبێ بەڵام ئەوانە بێت چاوساقی حکوومەتی عێراق نەبن چاوساقی کورد شیعەکان نەبن داکۆیکاری مافی ڕەوای گەلی کورد بن بە ناوچە دابڕێراوەکانەوە لە جەستەی هەرێمی کوردستان طبعا کاکی عیرفان تۆ لە دوای 2023 تەواجدت هەبووە لە کەرکووک ئەم لە مەسەلەی ئیداری و مەسەلەی سیاسی پلەی باشت هەبووە ئاگاداری ڕەوشەکەی لە کەرکووک لە چارچوەی ئەو کاتە یاسای کاتی ئیدارەکردنی دەوڵەتی عێراق قەبزانە مادەی 58 بووم دواتر مادەی 140 هەبوو لە چارچوەی دەستوری عێراق وەکو میکانیزمی بچوونیەتی ئاساییکردنی ڕەوشە کەرکووک بەڵام ئێستا ڕەوشی کەرکووک لە قیمەی خراپی خۆیدایە لە هەموو ئاراستەکانەوە هەنی بوو کەرکووک بەم شێوەی گەشت بەم ڕۆژە گەیشت بەڵێ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کاک حەسەن و خالدەخان لەو بەرنامەیەدا بەشدارین ئەگەر تو تەماشای وەزعی کەرکووک بکەیت دوای پرۆسەی ئازادی وەکو جەناب شارت پێدا لە 2023 توانرا لە ضمنی دەستوری عێراقدا و توانرا لە ضمنی مادەی و کاتی 58دا هەندێک شت خەتەوات بچینە پێشەوە بەڵام ئەو عەقڵیەتی کە حکومڕایەنی کرد لە بەغدا ئەو عەقڵیەتی کە هات جارێکی دی تەعریب و تەهجیری بەسەر خەڵکی کەرکووکدا سەپاند جارێک تر بەو عەقڵیەتەوە ئیشی کردەوە هات مادەی 140 لە ضمنی دەستوری عێراقدا مادەیەکی دەستوری بە 3 مەراحل تێدا بڕێتن جێبەجێیان نەکرد مماطەڵەیان کرد کێ حکوومەتی ئیتیحادی و چەندین لایەنی متەتەڕفی شەیە لە بەغدا ئەوانەی کە بەشدارن لە حکومڕایەنی عێراق ئەوانە دائیمەن بە عەقڵیەتی سەدام حوسێنی جاران تەماشای شاری کەرکووک و مەناتقە کوردستانیەکانیان کردووە
لەگەڵ ئەوەشدا هیچ کاتێک لەگەڵ ئەوەدا نەبوونە دیفاع لە واقعی کەرکوک بکەن لە ضمنی دەستورە دائما پێشێری مادەی 140 ئەو ماوەدانی کە پابەندە بە مافەکانی خەڵکی کەرکووکە خصوصا لە کەرکوک تەماشا ئیتاری کەرکوک و داخلی کەرکووکەی کورد و تورکمان پێکەوە لاەنە هەموو نەهامەتیەکان و دەردەسەرەکان پێکەوە بوونە یعنی ئەوانەی کە وەختی خۆی کە تعریبیان کردووە تەهجیریان کردووە تەبعیفیان کردووە گوند و واقعی دیمۆغرافی کەرکووکیان گۆڕێ ئێستا هەمان عەقلیەت لە دوای 2003ەوە هەر بەو عەقلیەتەوە بەم منظوڕە شۆڤینیەوە تەماشای شاری کەرکووک دەکەن ئەمە لەگەڵ ئەوەدا با بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 2014 کە تێڕستانی داعشاری مووسڵ و شوێنەکانی تێ عێراقیان داگیر کرد شاری کەرکووک کەوتە مەترسیی گەورەوە هێزی پێشمەرگەی کوردستان تاکە هێز بوو هات بۆ شاری کەرکووک هەموو پێکاتەکانی کەرکووکی پاراست جەنابی سەرۆک بەرزانی شخصیە خۆی هات زانی مەترسیی گەورە لەسەر شاری کەرکووکەیە بە هێزی پێشمەرگی کوردستانی ئاگادار کردووە ساڵی کرد بە هەموو لایەنەکانەوە چاوپێکەوتنی لەگەڵ هەموو لایەنە سیاسی کوردستانی و بە مافیە ئێمەی تورکمانیش چوینە خزمەت جەنابیان تاکیدیان کردەوە فعلا کە هێزی پێشمەرگی کوردستان هاتووە بۆ کەرکووک دیفاع لە هەموو مەناتقە کوردستانیەکان دەکاوە تورکمانیش بەشێکن لەو خاکو لەو دیموگرافیە بەڵام دەبینین لە شارەکانی تری عێراقدا ئەوە ڕووی نەدا بەلوە ئینەما بە عەکسیەوە ڕوویدا خەڵک لە تەهجیر و لە تەرحیل و لە ئاوارەیدا شاری کەرکووک پارێزرا بەڵام بەداخەوە من دەڵێم هەمان عەقلیەتی شۆڤینی ئەمانەی هەموو ڕەچاو نەکرد ئەو تەزحیاتانی کە هێزی پێشمەرگی کوردستاندایەن بۆ کەرکووک و فیداکاری و قوربانیاندا مەسیحی کورد تورکمان عەرەب کلدواشور هەموو لە ضمنی ئیتاری ئەمنیەتی هێزی پێشمەرگی کوردستان هێزی عێراقی چونکە کەرکووکیان جێهێڵا دێشداشەیان کرد و هەڵاتن هێزی پێشمەرگی کوردستان ئەوەی پاراست هەموو مەناتقە کوردستانەکان لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبینین لە 16 ئۆکتۆبەر حکوومەتی ئیتیحادی بە هەمان عەقلیەتی شۆڤینیەوە بە ناوی عەمەلیەت فەرض القانون حەشدی هاورد میلیشیاتی هاورد بۆ کەرکووک هەستان بە داگیرکردن و تاڵانکردن و داگیرکردی جارێکتر مانەتقە کوردستانەکان بیمافیە طبعا ئەوەی تۆتیت ئەوە واقعی کەرکووکە بەڵام تورکمانی شێکێکە لە پێکاتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان یعنی پەیوەندی تورکمان و لایەنەکانی تر هەمووی پەیوەندی زۆر باشن تو یەکێکی لە سەرۆکی پارتێکی دیاری تورکمانی بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەو پرۆسەی تعریب طبعا لە سیەکانی سەدەی ڕابردوو دەستی پێ کردووە حتا باسی 200 ساڵ پێش ئێستا دەستی پێ کردووە بەسەر دەمی ئۆمپراتۆریەکان تا ئێستا بەردەوامە طبعا بەشی شێریش بەر تورکمانیش کەوتووە بۆ نمونە بەشیر لەوێت ئێستاش لە گەربێ مانتاقەکانیان تعریب دەکرێت بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لایەنە تورکمانیەکان لەوێ بێدەنگن حتا باس لەوە دەکرێت هەندێک لایەنی تورکمانی هەیە ئەسنا متفقن لەگەلەوەی کەراکان جبوری دەکات بەڵێ ئەوە خاڵێکی گرنگە جەناب ئیشارەت پێدا مەناتقی تورکمانی بەشیر ترکەلان یایچی کومبەتلار تۆخمەغڵ ئەمانە گوند و شارچکەی تورکمانین تعریب کرا کاتی ڕژێمی بەعس و هەتاکو ئیستاش خەڵکی تورکمانی ڕەسەنی ئەو گوند و شارچکان نەگەڕاونەتەوە بۆ لەبەری زەویزاریان لایەزار داگیر کراوە لەلایەن عەرەبە شۆڤینیەکانە بە عملیەی تعریب وەتاکو ئەمڕۆ کەش بەردەوام لە تعریب بەڵام بەداخەوە هەندێک لایەنی تورکمانی و من بە ڕاشکاوانش دەڵێم جەبهەی تورکمانی لە کەرکووک زۆر بێدەنگە لە ئاست ئەو پێشەرکاریانی کە بەرامبەر تورکمان دەکرێتن ئیستا لە کەرکووک هۆیەکەی ئەوەیە هەندێک امتیازاتی شخصی خۆی فەرز کردووە لەگەڵ هەندێک عیلاقات لەگەڵ هەندێک لایەنی متەنەفذی شیعە لە بەغداد مەساڵحیان ڕەبط کردووە مەسئلەی تورکمان و مەناتقی تورکمانی و مەسلحەی تورکمانیان لاوە ناوە لەبەر بەرژەوەندەکان خەڵکی تورکمان لە دوای 16 ئۆکتۆبەر من لێرە دەڵم خەڵکی کوردستان و دەروانیش و دەشیبینی لەلایەن کەناڵی ئیعلامەکانەوە تورکمانەکان زۆری دەیانگوت احتیفال دەکرد بە ناوی عملیات فەرض القانون بەشدار بوونە نه ئەوە هەمووی تورکمان نەبوو هەندێک لایەن بوو لە ڕووی ئیعلامی وا پیشانیان دەدا کە تورکمان مشتەرەکە لە ضمن ما يسمى بعملية كناوي ناو عملية فرض القانون خوي عملية فرض القانون نبو بل وإنما ويدا 16 أكتوبر كرا عملية الهيمنة وتيقدان بو تعريب زايك تدستي بيكردو تهجير زايك تدستي بيكردو خلقتن وراودونان استیلاکردن لەسەر ممتەرەیەک لەوانە بارەکەکانی ئێمە پارتی گەلی تورکمانی خۆ جەبهەی تورکمانی خەڵکانیان هەبوو پێش حەشدی شعبی کەوتبوون مەقەڕاتی ئێمە و ماڵەکانی ئێمەیان پیشان زیاتر لەسەرەکەین مەبەستمە بچمە بەغدا دکتۆرە خالیدە خەلیل ئەندامە پەرلەمانی عێراقی ئەندامە لیژنا بەرگری و ئاسایشی کوچبەرانە لێ ئەس دێل ئاسایش و بەرگریە دەست پێکەم
خالد خان قال سباس بو في درفته الدكتوره خالده طبعا بري چندك لجنك هاتبو بيكينان جبو او دورين كونها تعريب باوكي برفره تدا دس فكريا بالقانا حكومه دورين دنيا در دورين كركوكي ليتي قلتن حتى فيغا في لجنه شو رابورت بو برلماني بلند نكرنا يعني بروسيس انجي بكي صالي بري بدچا سرنجاتا چي قالو الو بله دكتوره دنگتتي دنگ باش نايتن دنگتتي تبرسامن بيس انا دوباره بتن يعني بله از برسا خو دوباره بكم طبعا برسات انا بيستي بله لجنه هاتبو تشكيل كرن جا اندامن لجنه اسايش برجريا برلمان العراقي قال كرجي تدابون جبو او دفرين كو راستي تعريبه كما ترسيدار هاتي لدردورين كركوكي بيغمان لسر راوستن لي حتى نكاتي قوتن ترابول بو برلمان العراقي بلن كرنا كاروان باوكي كي صالي هواش بري بدچا زانياريت سيرفي كي قالو بله سپاس ویفر باش بتو بو میوانتا و بو همو بینارت کردستان 24 براستي افا بابتكي جلكي جرينجا واف بابتش جلكي برفرها چونگو اف مثلا ناوچيت صدو تشلي كامزانين افا چند صالة او مادة بجينا هاتيا وهر موضوعي چند شك معقد بتزيد ترن چند صالة كي درباز بتن هر ديساني خراب ترليتين ومعقد ترليتين وكو امزاني راستا لجنه بكار هاتبو بالي او لجنه هيك يعني البغداي كارك نهاتا كرن سري چونكو البغدا وز متفق مصدا صد القل ميفانيتا برادر غوتيكو بسيستم حكمرانية العراقي قالك برولايا كي ديفا تشت لايكي مركزيفا برولايا كي شوفينيفا افا راستا صدا صد وكو املناف امتزانين كراستا سيستم عراقي حكمراني چنتيت خراب تردبت چنتيت برطنق تردبت چنتيت مركزي تردبت چنتيتن زيدتر حسكت اف حقيبان مكونات الدي حموا بخوتن يعني وكو كرد نفوزي كرد كيم كتن مناطقي صدو تشل افشك دستي خدانة تسري كو امزانين هر مرحلة دست وكو او فيلم داعش حمو بكارات يا بشتينجي افتح جيرافان منطقة حموها تكرن كو بشتي هنجي جارك دي اول منطقة بقرن وتعريب لبيتا كرن بالتأكيد أبا يعني هندي تيتا وكيد بيج متبر وخراب ترتشتا هنه هرش شنغالي حتى خانقيني بله دكتورة طبعا أو لجنة بوحة أنك وكتابوتي كاريواني برشافنينه بله أو لجنة برلمانية جارية برلمانية فهاتي نراس باردن دبا صلاحيتين وعنها بن وبرانيجي بيقوم كرد بون يعني بله چونگو بغداد جديات نينا بله البغداي هي جديتك نينا كو تعامل القلبي ملفي بيتكرن بشويك جديا حلق بو في ملفي هبتن وكي مادة صدو تشل ساكن عندنا حطانوكا وجيبا جينا كريا عين الناهلن هر لجنكشك بجيبا جيبتن الناهلن هر تشتك حلق تدا هبتن يعني إلو ما كومبونك هبو اللجنة أمن ودفاع قال قادات أمنية البغداية عراقي بالتأكيد قالك بسيار هاتنا كرن يعني ايك جي اف بابتي صدو تشلبو ايك جي او تنسيقاتنا في اجهزة امني دابو امزاني قالك لايانة امنية هين العراقي هر هندك لايانة لايا كيفت قريداينا تنسيقا كنا في براوان دانينا افش خلالك امني درستت كتن افش دي هيلت ديسانك داعش داخل بتن فان منطقة أمد بيجينيت خللت دا هي أمني يعني تقلق حدودي بكريا حدود نيجرتيا وكم زانين الشنغالي خاصة أو منطقة دكتورة طبعا دستورية طبعا ما بس ما يقول سر شنغالي تسهيلات هينا يعني بله تزاني ركفنا حكومتها نابندي حكومتها فيدرال يا عراقي دي قال حكومتها هريمي هي صبرتي روشا شنغالي لينها روشا شنغالي ما ترسي داره لا هنا كأقليمي جفن كنترول كرنا شنغالي دي كبها بسدمه هبونا هات هزين شك دار نيا صايل ور فبحسي فيك نكر قالوا اف برسش ليات
بله ئەم گەلک دپرسین ئیرۆشمە بەحسە کریە و ئەم گەلک جاریش دبێژین و ئەم داخوازیش گەلکت کەین وی مەوزوعیدا کو قەول بوو 1/12 ئەفریکەفتنە بجی بێتم بەلێ مخابن وەکی مەگوتیەتە چوت جدية البغداينين بو هر حلك هبتم بوفان موضوعة أفشكنا برا حكومة هريمي دا وحكومة فدرال دابو بل جيبا جينا كرن هر حاجة على تقرن يعني متحدة شلي حاضر بو مدى خوازي متحدة شكركو زغتكي ليبكتن ما دام حاضر بو ادوي اتفاقية داكو لازم الدوري خوب بينتن متحدة بو في مسألة قالك براستي او نوتش قالك ما ترصيدان خاصة شنغال يعني شنغال امزانين بهرابة الخلكي ازدينا او ازدينش حتانو كتوان كامبادا زيادة 300,000 كسي يدر بدرة يد كامبادا كو او خلك بزفرت جي خو لازم امنيتها ومنطقه بزفرت لازم او خلك بيانيتي او تحموت شقدار تيدا او لايت شي حاجه الشعبي بن شي بككبن او لايت بياني حمود دربتشن الشنغالي حتى امنيتها الشنغالي درزبت او خلك بزفرتها وجارك دي بيت ابدا بل دكتوره طبعا او لا يعني شقدار تيدا انا هر سنه جارب حاجتها بله سرفي كبرسن من جديه انا شون دام دي جتبكين لي جاركدن دزورما كركوكي كاي حسن باريزغاري سپنراوي كركوك راكان جبوري سيجار للايان دادگاوا داوا كراوا دو سي گندلي زوري لسره بس سواد كيت كاو بارا بو كركوك ترخان كراوا ام باريا زياتر لسر كسوكاري خوي توزيدك زياتر حويجه بو حويجه صرف دكات حتى ايتيك لا اندام برلمان كردكاني كركوك دالي بما خوشنيه بو جبو كركوك ترخان بكري لبر اوا همول لان راكان جبوري اوا ئیتر دەبرێت گەندەڵی تا دەکرێت حەنی سەرنجدان چۆنە بۆ ڕەوشی کەرکووی بەم شێوەیە بوو کەس ناتوانێت دەرەقەتی ڕاکانجبوری بێت چه هێزێکە گەل و ئەوەندە بەهێزە لە پشتەوە نەحساب بوو دادگاهەکە نەحساب بوو ئیشەکە یەکەم بلێدان لە پرۆسەی سیاسی دیموکراسی عێراق درا ئەوە بوو کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵوێشێنرایەوە چکەم ئێستا نە چاودێری لەلایەن ئەو ئەنجومەنەوە نەماوە تا بکرێت و هیچ کەسێکیش نییە ئەو چاودێری ئەنجامدا تەنها 6 ئەندام پەرلەمانەکە نەبێ ڕاست پێنراون بۆ ئەو کارە دیارە کۆمەڵێک بابەت هەن لێرەیە کە ئێمە وایە لەسەر ئیستحقاقی انتخابی ماڵی کوردمان ڕێخستایە پێشەوەی ئەنجومەنە هەڵبۆشێنرێتەوە کارمان بۆ بکایە وەکو مووسڵ خۆ مووسڵ فەرمانی ئەوە دەرچوو بوو کەوە ئەنجومەنەکە هەڵبۆشێننەوە بەڵام هەڵیانەوەشانەوە تا پارێزگایەکیان بۆ مووسڵدانە لێرەیە ماڵی کورد ئەگەر تەباب و یای باشتر و یا ئێسانە پرۆسی تعریب جێبەجێکرانە ئەو پۆستان لە کوردستێنرایەوە ئەوە بڕێکی خەتای خۆمانە کەوا بڕێکی مەسەری کەرکووک و پارێزگا ئەو گەنداڵیانە هەنا ئێستا لە بەغاوە لە هەموو پارێزگاکان یانی وای لێ چکەم ئەنجومەنەکە نەماوە ئەو ئەنجومانە ناتوان لە چ ڕێگەیەک و چاودێری ئەکرێت و چ ڕێگەیە ئەو پرۆسی ئەنجام بدرێ بەڕاستی ئەمە بێ لە پەرلەمانەوە بەڵێ حەسەن طبعاً ئێستا ڕەوشەکە لە بەرچاوە ڕەوشەکە زۆر مەسەرسیدارەوە خۆشتان بازەکان لە کەرکووک طبعاً وەکو عیرفانیش باسی کرد حتا ڕەوشی تورکمانی زۆر مەترسی جدی لەسەرە یعنی ئێوە تو باسی لایەنە کوردستانیەکان دەکەی لە کەرکووک ئێستا ڕەوشەکە لە بەرچاوە کەرکووکی بەسەر دێت تعریب دەکرێت لە ڕۆژی ڕووناک لە دوای 2017 لە سەدەی 21 طبعاً لە چارچێوەی سیستەمێکی پارلەمانی کە سیستەمی دیکتاتۆری نەما عنی کەواتە واقعەکەیەوە باش دەبینن کەواتە ئێستا هیچ هەوڵێکتان هەیە بۆ نمونە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش دێت ئەویش لە ڕێیە بەڵێ ئەزانین چۆن ئێمە لێرە وەفدێک چوون بۆ سەرۆکایەتی کۆمەڵە کۆشکی سەلام سەردانی فەخامەتی سەر و کۆمەرمان کرد زۆر شتمان لە باس کرد لەسەر دۆسەی ئەمنی شارەکە لەسەر ئەو گەندەڵیانی لە شارەکە ڕۆدەن لەسەر ئەو دۆسیانی کەوا جنات باس کرد لەسەر بەرپرس یەکەمی ئیداری ئەم شارەکە کە پارێزگارە زۆر بابەتمان باس کردکەوە بەرنامەکە بۆ گۆڕینی بەڵام هە لێرەوە خەڵکانی بردیان بۆ بەغاو لە بەغا سەرۆکەمەر پێشوازی لە پارێزگار کرد ئەوەی کە ئێستا بە وەکالەت سەپێنراوە بەسەر خەڵکی پارێزگاکەیە یعنی ئەمەیە دژوارەکەی ینی ئەو چێ طبعاً کای حەسەن پێم خۆشە بەسەراحەت بەڵێ پێم خۆشە خەڵک بزانێ ئەو کام لایەنە ئەگەر کوردستانیش بێ گڕۆپی بێ لە ناولایەنێکی کوردستانی چند شخصێک بێ طبعاً ئەپێک هاتەکانی تر ئەو چێ پشگیری سیاسەتەکانی ڕاکانجبوری بکەن بڵێ بە ڕای گشتی ئاگادار بن
کەسێک تەواوەتی نییە یا حزبێک پشتگیری لێ بکات بەڵام لەوانەیە چەند اتفاقیەکە بێت بۆ تا هەڵبژاردن بۆی هەڵبژاردنەکان ئەنجام برێ ئەو کابرا لەو پۆستە بمێنێتەوە بەڵام ئەوەی من ئێڵێم ئەبێ سیستمی گشتی عێراق چاک بکرێ و ئێمە ماڵی کوردمان بتوانانی ماڵی کورد چاکەین چۆن کۆمکاری عەرەبیە و کۆمکاری کوردی جامیع عەرەبیە جامیعی کوردی دروست بکرێ هەموو حزبە کوردستانەکان سەرکردەکانیان کۆ بنەوە هەموو ئەندام پەرلەمانێکی پێشوو ئێستایش هەموو وەزیرەکانی پێشوو ئێستایش کۆمکارێ دروست بکرێ لە کوردستان چکەم ئێستا ئەم دۆزە ئەو نە مەترسیدا لەسەر هاوڵاتیانی کوردی کوردستان یعنی ئێمە حکوومەتی عێراق جەنگێکی بەرپا کردووە لەگەڵمانە بەڵام جەنگێکی نائاشکرایە ڕانەگەێنراوە هەلە سەر و کۆمارەوە هەموو پۆستەکانیان جێ بێڵم بچن لە بەغا ئافو لە کوردستان ئەو لە ژێر چەتری باڵی خێوەتی ئەو کۆمکارە بتوانین بڕیارێکی جەماعی بدەین بڵێن بە عێراقیەکان بە هەو پەیمانە باموو گیان بڵێن ئەگەر ئێوە شەراکەتان گەرەکە ئەتانێ کورد بەشێک بێ هەرێمی کوردستان بەشێک بێ لە عێراق ئێمە مافمانەیە و واجبات مای لەسەرە ئێمە چی واجبات لەسەرمان هەیە حەسەن نگەری سپاس دەگەرمە وڵات لەسەر بادمان دەنێ لەبەرەوە بینم بەڵێ دەگەرمە وڵات طبعا کاکی عیرفان ئەمە حقیقەتێکە نزیکەی 100 ساڵە عێراق دروست بووە دوو پێکهاتەی سەرەکی سوننە و شیعە کە باڵادەست بوونە طبعا ئینکاری مافی پێکهاتەکانی تر کردووە لازمنی ئەوە کورد بێ تورکمان بێ مەسیحی بێ کلد و عاشوری بێت تا ئێستاش مەسیحیەکان فەرموو لە بەغدا و لە دەوروبەری نەیناوەچیان بەسەرهێناوە هەنی تا چەند گرنگە لەم چارچوەیە کە ئێستا لە عێراق عەقلیەتێکی وەکو خالیدەخانی شوتی کە لەوێ عەقلیەتێکی هەیە ئەیانەوەی عێراق بۆ سەنترالیزم مرکزیەتێکی بەهێز بگەڕێنەوە کەواتە ئەم پێکهاتانە پێویستە چی بکەن پێکەوە کە بڵێن ئەو عێراقی ئێوە خەون پێوە بینن ڕووی بەڵێ ئەگەر ئێمە لە سەرەتای تەشکیلی دەولەی عێراقی هەتاکو ئەمڕۆکە دوو تەیاری طائفی سونی و شیعی حکومڕایەنی عێراقیان کردووە مەجالیان نەداوە بەنەتەوەکانی تر وەکو کورد و تورکمان و کلد و ئاشور و یەزیدی سەربەرز بکەنەوە داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن دائیمەن مەطرەقەیان بەدەستەوە بووە بەسەر میلەتان و لایەنەکانیاندا شکاندووە بوو ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن بە ناوی وەحدە و عروبە و بە ناوی تاکلایەنە و بە تاکلە ڕەوایانە حکومڕایەنی عێراقیان کردووە بە دیکتاتۆری لە دێر زەمانەوە هەتاکو 2003 ئێمە ئەستەبشەرنە بالخێر گوتمان 2003 عێراق دەچێتە مەرحەلەیەکی دیموکراتیک کە ئێستاتیان هەرەوە عەقلیەتە ئەو عەقلیەتە لا یەزال بەردەوامە هەتاکو لە عێراق ئەو عەقلیەتە شۆڤینیە حکومڕایەنی عێراق بکات و بەوەی کە ئیستا ئێمە دەیبینین لە بحکمی ممارەسەی عەمەلی سیاسیمان دوورە لە هەموو عرف و عادات و تەقالید و عەمەلیە دیموکراتیکە لە ئێستا عێراق دەکەین ئێمە بگەڕینەوە بە تاریخ تەماشا بکەین تورکمان لە مؤسساتی دەوڵەتی عێراقدا هیچ شوێنێک و مەکانەتێکی نییە کورد دەوری 50-65 ئەندام پەرلەمانی هەیە لە بەغداد داوای مافی خۆی دەکات لە دەستورە تورکمان ئایا بە 5-6 ئەندام پەرلەمان چی پێدەکرێت ئەگەر بێت و لەگەڵ هێزە کوردستانەکاندا ئێمە ئەو تەوافقە ئەو شەرعێتە نەگەڕێنینەوە بۆ کەرکووک کە ئیستا لە کەرکووک فاقدی شەرعیە کەرکووک فقە نییە بەڵێ کەواتە سبەینێ و ئەبزانن پەرلەمانی کوردستان لەگەل پارتە کوردستانیەکان تابان کێمەڵین کوردستانی هەموو پێکهاتەکانی کوردستان دەڵێتەوە لە زمنی ئەوان ئەحزابی تورکمانیشە خۆتەزانی بەڵێ یعنی تو پێت باشە بە چ ڕێگایك بە چ نەخشە ڕێگای بە چ شێوازێک تەعامل لەگەل دووسێ ئێستای کەرکووی بکرێت لەسەر دۆسەی کەرکووک دەبایە بە هەواقعی دەبێ ئێمە ڕیزەکانی خۆمان ڕێک بخینەوە کورد و تورکمان لە کەرکووک لە هەموو مافە ڕەواکانیان بێبەشکراون ئیستا تەماشای کەرکووک بکە لە موسساتی ئیداری کەرکووک کورد و تورکمان لە 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا لە موسسە و مدەرا قسام ڕۆژ بە ڕۆژ دایان دەگەن لە خوارە خەڵکی عەرەب دێنن لە خوار و عێراق لە محافەڵاتی تکریت و شوێنەکانی تر و ئالجبوریش خەڵکی حەویجەش ئێستا حکومڕایەنی کەرکووک دەکەن لایەنیش هەیە لە بەغداد پشگیریان دەکات بۆ لەبەر ئەوەی سێراعات و فیتنە و دووبەرەکی بەردەوام بێ لە کەرکووک بۆی کە مافی کورد و تورکمان ئێستا چۆن پێشێرکراوە بەردەوامیشە پێشێرکردن ئێمە دەبێ وەکو کوردستانیان کورد و تورکمان و کلد و ئاشور دەبێ لە شاری کەرکووک زیاتر ڕیزەکانی خۆمان ڕێکخن بە ڕەنگاری ئەو عەقلیەتە شۆڤینی بینەوە کە مافی ئێمێ بە دەستور زامن کراوە بۆ پێت وایە هەکەر ئەوە دروست بێ ئەوەی تواڵی هەکە هەموو لایەنەکان پێکەوە متتەفق بن لەسەر نەخشە ڕێگای بچوونیەتی ئیدارەکردنی ڕەوشی تەسعیدی کەرکووک دەرئەنجامی دەبێ
فعلا دەرەنجامی دەبێت ئێمە دەگەڕێنەوە لە 2023 ئەمە لیستی برایەتی 26 کورسی بەدەستێنە توانی ئیدارەیەکی باش و بتوانێت مؤسسات ئیدارەی کەرکووکی ڕێخست و لە ضمنی لیستی برایەتیدا ئێمە وەکو تورکمان بەشداریمان کرد کلدۆ ئاشور بەشداری کرد توانیمان بە حەقە بتوان خزمەتگوزاری و کاری باش بکەین بۆ کەرکووک حتا لە ضمنی مادەی 140دا تەفعیلکردنی ئۆفیسی مادەی 140 کار کرا ئیشرا بەڵام عقلێتێک دووبارە لە بەغدا خۆی فەرز کردو بۆی کە ئەو هەموو مؤسساتانە ئەو هەموو کارێکە کراوە هەمووی جایەکتر پێشێ بمان باتەوە مڕەبعی یەکەم کە ئەویش عملەی تعریب و تەبعیس لە کەرکووک کە ئێستا بەردەوامە بەداخەوە من دەڵێم هەر بە عقلێتی جاران ئێمە دەبێت لە کەرکووک پێش ئەوەی تەشەیوع هەیە بەڵێ تەشەیوعیشێ ئێستا زەوی هەیە زەویەکی زۆر هەیە بە ئالاف دۆنمات بە هەزاران دۆنمات ئێستا موافقاتی لە بەغدا بۆ دێن بیکەن بە حوسێنیات ئایا با خۆ کەرکووک هەمووی شیعانیە بەڕاستی کوردی لێیە تورکمانی لێ ئەقلیە بێ بەڵێ ئەوان ئەقلێ بن بەس بەو ئەقلێتەوە دەیانێت خۆیان فەرز بکەن جاری تر کەرکووکەن بە شارێکی تشيعي طائفي بو مرامكاني خوان بكاري بين أمش بعيدة كل البعد عن واقع وتاريخ كركوك تاريخي كركوك ديارك شاركي كردستاني بولا دير زمانه كرد التركمان أغلبية بونا لو شارع هردو كان بيك وجيانا بلام عقليتك لدستوري عراق لهاتو ديوي بيشيري بكجاري كتب من باتوا ساڵەکانی 67 طبعا هەر بۆ زانیاری بینەرانیش نزیکەی 20,000 کەس لەم دوایە فۆرمی خۆراکیان بۆ کەرکووک گواستراتەوە بۆی لە هەڵبژارنەکانە بەشدار بن تەوازن بگۆڕێ طبعا زیاتر قسە لەسەر ڕەوشی کەرکووکێکین کاکیفان بەس مەبەستە منە جارێکە دم چمە بەغدا دکتۆرە خالیدە طبعا توزانی ڕەوشە شنگالێ چاوایە گەران بەسی شنگالێ بکەین هەشدا شعبی نەها ئەردێ شنگالێ بە پارێکی گەلێکی گران دکرا داماندامدا شنگال دەما کۆڕێکەفتنە هەولێرێ و بەغدا هەبوویە ڕۆژانە 300 ماڵباتێ شنگالێک و دناوا 14 کەمپین دهوکێدانە دچونە شنگالێ لێ پشتی ڕەوشاوێ تەبلیغ بووی پشتی تهدیدن وڵاتێکی ئەقلیمی ji ber ku tewacida hêzeke neyasayî li wir heye ku ew bi metirsî bû serxwe dibîne sedê nû xelkê şingalê hez nakin vegerin kewate bû vê yekê dihînçikên gel û ev geşne gihandine aliyên peywendîdar goraj bi vî awayî ye بله بالتأكيد أفتشتكو قهشتية مايا أزوكو اللجنة كوتشو كوتش برانم ودي ثانية أمن ودفاع مشي هردو لجنة بالتأكيد متابعة بخلكيت كينكو شانزدا مخيمة ازدي تدال دهوكي هر هيا دهوكو زاخو الوان دبرا نزيكي 600,000 كسي تدايا 41,000 عائلة هم دبيجين راست حتى تقريبا بس الصدى زفري نبايا بو شنغالي وقتي كو ريكفتنا تشيبو يكو خلقك براستي هنجي دل خوش بو قوتي كو شنغال دي جارك دي فقرين شنغالي فا كو دي وضعي شنغالي باش بتوكو أفا حمو أف لا يتشكدار دركة بن الشنغالي بل ديار بوكو أفا هيج جديتك نبو لاي بغدايفا اف هيج بندكي شوي اتفاقيه بجينا هذا جبر هندي خلكي جارك دي ايدي يعني دكتوره طبعا تدبيري قالوا في اتفاقيه بونها تجربه ديكرين ما بس او هيزن شنغالي بل او هيزن شنغالي طبعا قالك جاران تهديد حكومات العراق قالك برياران دردخه اللي اليين تنفي ديجي بجناكن بنمونه 18 شعبي لور 18 شعبي بدهان جروبان بيكاتيا توزاني هري جريداي مرجعك واليك العينك كواتا حكومات العراق جديان او الين ويري برجوندين هنا ناخذن في اتفاقيه جيب جيب كان دامان دمدا ركبتي غوتن كو ركبنا نابرا 18 شعبي بيكي كي والين جروبين جريداي ويلور بله بالتأكيد أوان بيك وجريداين أو هردولاينا وحتى مع شوانشك إجلاي حشد الشعبي بتيتن إجبر هندي أبا يعني كو أو درنا كفتينا أو لا يتشك دار كو دعمكش بغدايا هي كو دعمكش حشد الشعبي هي نقف لا يتبقى كدر كفتينا نقي حشد الشعبي شك بل كو خراب ترد شتأف ريكا خاصة ريكا سبايا نوكب كارتينا كو دبيجن أف ريكا موكب السبايا شنغالي رابوريا براستي أبهش تشتك حقيقتش بلكو نبوية تدا چونكو أمزانين وكو تاريخ يعني باستغلال ابو تاريخي وكو تاريخ شك كهونريه بشكي ما ظنت دا ام نابجين افريكا بكار هاتيا درك هبوينا حطانو كتشو نشانين كوت شنغاري رابويا بل او مصر كوت شنغاري رابويا بو هر جهه كي او بشين سيطره خسر ليدانين وبيجن افا
جهكي مقدس بويا بتحج الشعبي حماية بكتن وحتى بقهتا شامي أبا يعني بو بلانوان بجيه بيتن أمزان أفتشتانا حمود ديارن يعني بلي آخا شنقالي ذكرن بلي وكو لاين دي ترشك حمو أفنوشت صدو تشلي حمو تينا تعريب كرين حمو ذكرن فان يعني هر تشتكي بجهات يكرنا بو تعريبي بو تهجيري بو محاولات سيطرة سربي منطقة بتكرن بو أف مادة بجيب جينا بتن براسي حتى أف مادة صدو تشلي وصايا وأمزانين شك زيادة تري بين جي مادة دستوري حطانه بجينا هاتينا دستوري عراقي ده بله دكتورة طبعا از دخوازي في بپرسم هم جاري هر دورة كبرلماني بله تو زانی چیای شنگاله ته گوتن هوی چیای شنگاله دستوی ده به هیزه که باندور به حتی لهمی روشالات ناوین تو زانی لور جاران صدام صارو آراسته کیره دکرن نها حتى ولاتك اقليمي جي بحث فيتشيات كده بيجي تهزك لور هي هزك انا شرعيه لدجي منها بالتيروريست حسبينا بيجي از دي اقتحام في تشاي كام ده من دم ده حاجه شعبي تو يدبيني شاطه عامله دي كواتا تو نابيني قالوا او هزين لور باكو حاجتك جو اليفان دنا بكارينان جبوكو شنغال توشي كاراساتك مزن تربه اخاي بتمامي بچه شرعيتك ببيت دان هيوستش الين بيونديدار شف كان قالوا بێگومان ئەە ئەرمانجە کەوانە و شنگال بکەفتە دەستێوان و ئەف خەلکە جارەکە دی نەزڤرتە جی خۆڤە لەوە هەموو حەولدان حکوومەتە هەرێما کوردستانێک و ڕێک بکەوێت الگەل بەغدا بۆ ئەف اتفاقیە شنگالێ چێ بتم بۆ خەلکێوێ بزڤرتەوە بزڤرتە سەرجی و وارێت خۆ بس هر وكو أم بيجين بغداد جديتك نبوية حطانوكا وحسكن زيادة سيطرة المنطقة بكن وداقير بكن منطقة ومنطقة بقى هنا خوش شنقارشك موقعك استراتيجي أم زانين سلقى الحدود سوريا أم زانين ريكا في بلاني شيعي بو أفي جيب كان يعني أبا حمود ديار إنه روشة شنقارش راستيت مطرسية كدايا وكي حمو نوچت كردستانية دربي هرم بيجينة صدو تشلي حموت مطرسية دانا بس زيادة ترشك نوچي أو منطقة شنغالي زيادة تري مطرسيلي هيا وزيادة تري خطري سر هيا خاصة أجر أف دولة ديشك بجيبين إنه قصفة كسرها بتنو ديسانك خلكي نازفر تبع حتى أو لا آراء حتى أو جهنا آرام نبن زحمته خلق بزفر تفد في وضعي بدا شنقال ولي هاتي يعني شنقال بويا بارچه كفتية دستي هندك جهة بله طبعا كاك عرفان هل بجارنا كاني بيش وقتها العراق للرجاف دانا طبعا هل بجارتنا ذكرت لمثال ده بو هل بجارنا كان خوتزاني الى كردستان كان لناوچه كردستان كان درو اداره هرمي كردستان بهمو پیکاتکان و تاچان گرینگ بهمو پیکاتکان و حزب برپرسارات واقعا کبکن كواقعا كلا چاوي خويان دبينن لچارچوي سيستمي برلماني سقفي برلماني بزورين سياسي للان پیکاتي عراق چی بسر پیکاتکانی تردين من دڵێم ئێمەش لەگەڵ انتخاباتی پێشوەختین هەڵبژارنی پێشوەختین بەس نا بەو سیستەمەیەکە ئیستا خصوصن بۆ کەرکووک زۆر زەرمەندە ئەگەر ئێمە یەک ڕیز نەبین وەکو لایەنە کوردستانیەکان ئەو مقاتعانەی کە دابشکە بە گوێرەی سیستەمی کۆمیسیۆن بەڕاستی زۆر دەبینی غوبنی تێدا خاستەن بۆ مرکزی شار بۆ سنتەری شار کە 4 مەقعد بەشداری تێدا دەکات بۆ سنتەری شار و سراعێکی گەورەشی لەسرە بەڵام عەرەب لە مەناتقی عەرەبی مغڵقە بۆ خۆیان ئەوە شتێکی ترە دێن لە ناو شاری کە دەیانێت لە حەسەی کورد و تورکمانیش بخۆن جارێکتر بەس ئێمەی کوردستانیان ئێمە و حزب و لایەنە کوردستانەکان ئەگەر بەرنامەجێکمان نەبێ بە یەک ریزی نەتوانی خۆمان ڕێک نەخین بەڕاستی زەرەربەند دەبین دەبێ خۆشمان ئامادە بکەین بەڵام دەبێ ئێمە پێش ئەوەش شەرعیەت بگەڕێتەوە بۆ کەرکووک من بە قەناعەتی خۆم ئەو انتخابی کە دەکرێت لە عێراق خصوصن لە کەرکووک بۆ کەرکووک دەبوایە کەرکووک شەرعیەت بگەڕێتەوە بۆ خەڵکی کەرکووک دەبوایە زۆر باسی شەرعیەت دەکرێت بۆ شەرعیەت نەگەڕێتەوە کاکی عیرفان تەبانێکە پرسیارە بۆ توش بکەم ڕاکان جبوری سێجا لەلایەن دادگاوە داوا کراوە دووسێ گەندەلی لەسەرە هەموو کەسێکە بینی لە ناو کەرکووکە چون جیاوازی دەکات يعني بو ام دادگاه ناتوان رولي خوب ببینیم بو هیچ کسی ناتوان ام کابرا استوب که او چه هزیکی شاروی لپشتوا دیارە خۆشمان دەبینین ڕاکان پشتی بەستووە بە ئەجندای هەرێمیشەوە ئەوەیان یەک دووەمیشیان هەندێک لایەنی متەنەفذ لە بەغداد شۆڤینی لایەنی شۆڤینی متەنەفذ لە بەغدا
کردەوەکانی ڕاکان سەعید دەبینن و بگرە پیشگیریشی دەکەن لەگەڵ ئەوەشدا دەبینین سێ چوار جار ئستدعا کراوە بۆ مەحاکمی مختص لە نەزاهەی کەرکوک دەستپاچی کەرکوک چەندین مەلەفاتی فەسادی لەسەر تەسجیل کراوە بە ئەدیلە و ئیسپاتات بەڵام هەندێک لایەن هەیە پیشگیری دەکەن بۆی کە وەکو مەحافظێکی سەپێدراوە بەسەر خەرچی کردووە بەردەوام بێ لە بەرەوەی تعریب دەکات لە کەرکوک لە بەرەوەی کورد و تورکمان لە مؤسساتی کردلاوە دەورێ 20 ڕۆژ پێش ئێستا ڕاکان سەعید ئەمرێکی فەرمانێکی ئیداری دەرکردووە ئۆفیسەکەی من لە ناو دیوانی پارێزگای کەرکوک کە ئۆفیسەکەی من دیار بۆ ئۆفیسی لێپرسینەوە و دادپەروەری بوو وەکو مەلەف و لەگەڵ لیژنەی ئەمنی هەتاکو ئێستا کردی لای خۆمە لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە 16 ئۆکتۆبر هەتا ئەو ڕۆکە بنە ئۆفیسەم نەکرد نەچوومەتەوە بۆ شاری کەرکوک لە بەرەوەی ماڵ و مەقەڕاتم هەمووی داگی کراوە تاڵان کراوە من بە سەربەرزیەوە لە شاری هەولێرم کاری سیاسی خۆمان دەکەین وەکو حزبێکی سیاسی تورکمانی لە بەرەوەی ئێمە خەڵکی کوردستانی چی دەکرد ئۆفیسەکەی من ئەمرێکی ئیداری دەرکردووە دەیەوێت ئۆفیسەکەم بکاتەوە بشکێنێ نووسراوی کردو بۆ چەندین لایەنی استخباری و ئەمنی بۆ بەغدا دەڵێ وەرن عقدەیەک دروست بووە بۆی ئۆفیسەکە عرفانکەوتی بکەینەوە ئەوە ئێستا و فەرمانی دەرکردەوە متەڕەددن ئەوانەی کە لە لیژنەکەدان ئیتیسالیان بە منەوە کردووە دەڵێ ئێمە نامانوێت دوای کردەوەکانی ڕاکان سەعید مەرامێکی لە پشتەوەیە کەواتاکە بە کورتی پێتوایە بەم عقلیەتە شەرعیەت بکەرکوت بگەڕێتەوە ئەوەی کە ئیستا لە کەرکوک دەیبینین شەرعیەت وا ناگەڕێتەوە شەرعیەت بەوە دەگەڕێتەوە ئێمە پێش انتیخابات دەبێت تەطبیعێکی کامل متەکامل لە شاری کەرکوک بکرێتن هەماهەنگی ئۆپەراسیۆنی هێزی پێشمەرگەی کوردستانەکە سوپای عێراق دووبارە غرفەی عملیاتی مشتەرەکە دروست بێتەوە هەماهەنگی دروست بێت و ئەمن و ئاسایش بۆ کەرکوک چووکە لە بەرەوەی کەرکوک و مەناتقە کوردستانەکان لەژێر مەترسێکی گەورەدایە داعش ئێستا هەموو خەلایە نائیمەکانی جارێکی تر خۆیان ساز کرد و عملیاتی ئێرهابی ئیستاک و لەم یەک درۆژەی دەبینی چێ لە هۆزەکانی عەرەب عەشیرەتەکانی عەرەب اختیار کرا لە کەرکوک لەبەر ئەوەی دەبینین ئەمن و ئاسایش بەرقەرار نییە لە کەرکوک خەڵک متمانەی نییە خەڵکی سیقەی نییە بە وەزعەکەی بەڵێ طبعا کاکی حەسەن لە کەرکوک بەردەوام عەرەبی هاوردە و عەرەبی تر کە تەموحی هەیە جارێکی دیکە بێنە سەر حازری لەسەر ملک و ماڵی خەڵکی کەرکوک دێن لە ناوەڕاست و باشووری عێراق حتا لەم ئەخیرە باستەوە دەکرێت کە نزیکەی 20,000 خێزان هاتوونەتە کەرکوک فۆرمی بایەیان گواستراتەوە بۆ کەرکوک بەوەی بەشداری هەڵبژارنەکان بکەن طبعا خۆ تەزان یەکێک لەو خەڵانێکی ئێستا و ڕەوشەی لە کەرکوک هەیە تایبەتی لایەنی شیعە ئەو حەشدی شعبی ئەیانەوێت تەوازنی هێز بگۆرن لە ڕووی هەڵبژاردنەوە سندوقی دەنگدانەوە کەواتە لەم چارچەوەیە تا چەند گرنگە لایەنە کوردستانیەکان لەسەرەمە متتەفق بن کات نزیک بووتەوە هیچ هەوڵێکتان هەیە ئێمە حزب ئەو لایەنە کوردستانیەکان ینی حزبە کوردستانیەکان دوو مانگ جارێک زیاتر زۆر جار نزیکتریش و بەشی پەیوەندەکان هەموو سەرمانگە کۆبنەوە ئەکەن و باسی ئەم دۆسیانە هەموو یەکرێ ئەرجیدای کۆبنەوەکان باسەکرێ بەڵام زۆر جارێمە ینی حزبە کوردستانیەکان خۆ بڕیاردەر نین حزبە کوردستانیەکان ڕاستپاردە ئەدەنا ئەو لایەنەی پەیوەندیدارن بۆ دۆسیانەوە کە باسەکرێن مەسەن هەندێک دۆسیەمانەیە پەیوەستە سەرۆکایەتی هەرێم یا پەرلەمانی کوردستان یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دەستە و کابینەکەی و تەداخل بکەن بۆ یانێ بابەتەیە سەر بە حکوومەتی ناوەندە ئێمە ڕاستپاردە بەرزەکەینەوە کێشەیەوەتانە یانی چاودێری و متابعکردنی ئەو ڕاستپاردە نییە بڵێن کۆبنەوەی پێشووتر چی بڕیارمانداوە تا چەنی ئەنجام درراوە تا چی بکەین بۆ ئایندەی کەرکوک ئێمە هەڵبژاردنەکان لە پێشمانە و ئاساییکردنەوەی دۆخی ئەمنی شارەکە یەکێ لە ئەرکەکانی حکوومەتی ناوەندەکەی ساوان باڵا دەستن ناوچەیە و بێ بەشێک لە ئەو وتیێژانەی لە نێوان ناوەند با بڵێن هەولێر و بەغدا دەکرێت بەشێکی دۆسەی کەرکوک بێ و ئاساییکردنەوەی دۆخی ئەمنی هەر لە ڕەبیعەوە تاک و خانەقین باز بکرێ بە تایبەت بەڵام ئێمە ئەزانین کەوای سەروەری عێراق سیادەی عێراق لەژێر دەستی خۆیان نەماوە کەلێندار بووە لەکەدار بووە خۆتان ئەبینن ینی بڕیار بەدەستی عێراق تەواوەتی ناتوانێ قسەی خۆی و فەرمانی خۆی دەربێنێ یەکلاکەرەوەی نەبێ لەبەرەوەی ئێمە وەکو حزبە کوردستانیەکە ناومێدیە تووشمان بووە چەنددار باسی ئەومان کردووەکەوە کار بکاتەوەی ڕێپێوانی جەماوەری بکەین یا هەر بارەکانماندا بخەین چکەم ناکرێ پەراوێزخزنی کورد کە زۆرینەیە ئەمەی بەغا بە عەقڵیەتی زۆرینە و کەمینە لەگەڵ ئێمەیە لە بەغدا لە پەرلەمانی عێراق مامەڵەمان لەگەڵاکەن لەگەڵ کووردا ئەیکەن لە عێراق بەگشتی هەر مامەڵ لەگەڵ کووردا لەگەڵ هەرێمی کوردستان بە زۆرینە و کەمینە ئەکەن
ێ باشە بۆ ئێمە لە کەرکووک هەر بەو سیستمە کار نەکەین بۆ دەستێ بۆ گەڕانەوەی پۆسی پارێزگا بۆ کوردەکان کە ئێمە زۆرین لەم شارە ئەوان داوای تەقاسم و سوڵتاکە لە کەرکووک ێ باشە ئێمە لە پێکاتەی دۆمین لە دیالە پێکاتەی دۆمین ئەی بۆ لەوێ باسیەوە نەکرێ لەوێشە تەقاسم و سوڵتە و ڕێکردن لەگەڵ نێوان کورد و هەرێمی کوردستان و بەغدایە بکرێ بەڕاستی ئەم دۆسیانە زۆر گرنگن ئەوانەگە باسی تەقاسمی سوڵتە لە کەرکووکەکەن ئێمەش لە دیالە و لە تکریت و لە موسیش ئەبێ داواکاری ئەومان هەبێ بەڕاستی بله طبعا کاک حسن هەربوزانیاریت یەکێک لە ئەندامانی لیژنەی دانووساندن لە بەغدا باس لەوە کرد کە لەسەر ڕاستپەردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دووسەی ناوچە جێناکۆکیەکان ناوچە کوردستانیەکان تێکچوونی ڕەوشی ئەمنی و مەسەلەی تاریب یەکێکە لە ئەجندا گرنگەکانی گوتوبێژیان لەگەڵ بەغدا بەڵامی تر بەغداش بەم شێوەیە تەعامل دەکات کەواتە مەسەلەی گەڕاناوی شەرعیەت بۆ کەرکۆک وەکو کاک عیرفان وتی پێت وایە بە عەقڵیەتە بگەڕێتەوە شەرعیەت ئەکە زۆر بە کورتی ئەزانی چۆن ینی ئێمە وەکو ئەڵێم ینی ئەوەی کێشەی کەرکووک من چەند جا باسم کێشەی کەرکووک لە کەرکووک نییە کێشەی کەرکووک لە بەغدایە ئەو عەقڵیەتەی کەوا بەغدا بەڕێوە بە هەمان عەقڵیەتە بە ئەمتیازێکی بە سیفەتێکی دیکەوە چاران ئێمە کێشەمان لەگەڵ بەغدایە بەس نەتەوەی بوو ئێستا کێشەمان بۆتە مەزەویش بەڕاستی لەبەرەوە ئەو عەقڵیەتێ لە بەغدایە و ئەم مامەڵەکردنە و ئەم شێوازەی ئەم ناهاوسەنگیە لە نێوان سیاسەتی هەرێمی کوردستانەیە وەکو هەولێر لەگەڵ سیاسەتی بەغدا ئێمە ئەبینین هاوپەیمانان مەسەن چەکە دەنە هێزی پێشمەگە گەورەترین قونسڵی کراوەتەوە لە هەولێر گەورەترین سەربازگەی تای هەریرە کاتێ دەنگە درێ هێزی هاوپەیمانان ئەمریکا دەربکرێ عێراق کورد لە پەرلەمان دەرچێت دەرەوە شوێن نەماوە حکوومەتی هەرێم هەوڵەدا بۆنەوە فرۆشتن یعنی ئەوێ استقلالەتێک و شتێکی تایبەت هەیە بۆ خۆی هەرێمی کوردستان ئەوان بەمە دەرکیان کردووە ئەزانن کەوا هەرێمی کوردستان ناچارە تاکو 2014 و 17 هەرێمی کوردستان تقریبان بێباک بوو بەرامبەر ئەو ڕێکاوتنە لەگەڵ بەغدایە ئەوان ئێستا تۆڵەی ئەومان لێسێننەوە ئێوە ئەڵێ کوردستانەکەتان ئاوادانترە ژیانی خەڵکی ڕێژەی هەژاری لە کوردستان زۆر کەمتر لەوەی بوجە و موچە هەموو شتێکیان لەگەلی کورد بڕیوە برسیکردنی گەلی کورد بەڕاستی مایە قبوڵ نییە هەر ئیمڕۆ کۆمار وەزیرەکانمان ئەندا پەرلەمانەکانمان بگەڕێنەوە بەغا بۆ هەولێر بگەڕێنەوە بۆ هەولێر بڕێن یا ئەوە قبوڵ نییە و پرۆسەی سیاسی لەگەڵەوە ئەبێ بڕینەوە بەڵێ کاک حەسەن طبعا زۆر سپاس بۆ سەرنجت خالیدە خان ئەمڕۆ بریار بوو و پرۆژەی یاسایەکی لە پەرلەمانی عێراقی خواندن بۆ هاتە باکردن ناوە وێدا بەرگایەک هەیە بەحسێ تاویزکردن و قەرەبووکردنا کچین ئەڤین کوردین ێزیدی دیکە ئەوێن و داعش ئەو گرتین جارەکاتی بەردان ئەو بێنە تاویزکردن نەکە تو پتر بەحسەوێ بکە گەل و تێگوتنجی کو ئەف بەرگای ژعاریە کچێکە هەولێری و هات کە پێشنیارکردن و ێزیدیژی نینە بله بڕاستی ئەف پرۆژە هەبوو کویا ناجیات ئێزیدیات کچەکێدا بوو سەرۆکاتیە کومارێ و پشتی هینکی هاتە پەرلەمانی وەکو هەموو پرۆژێت تێنە پەرلەمانی یانش سەرۆک کۆمار تێن یانش مەجلس وزەرا تێن یانش پەرلەمەنتارێک چەند ئێمزایەکت پەرلەمەنتارت بتە مقتەرەحەک و چتە ناو پەرلەمانی بۆ خوندنێ ئەڤەشێکی یەکە شوانە بوویە و پرۆژێت سەرۆک کۆمار هاتین مەخوندنایەکی و دوێ لێ خلاص کرد بوو پشتی مەگەلە کار تێدا کردی تقریبن ئەوە ساڵێک و نیوە ئەم کار تێدا دکەین گەهشتێنەوە حدێ دەنگدارێ سەرێ ینی و تەسوید بێتەکردن ئیرۆ بەلێ نیساب تەمام نەبوو حتا ئیرۆکە بێتە خوندن ئەو پرۆژەشک ئەو پرۆژە یاسایە بۆ قەرەبووکردناوی خەلکی بوو یعنی بۆ تاویزاوی خەلکی بوو ئەو خەلکێک و ژەسێ داعش ئەو کچێت دەسێ داعش ڕزگار بووین بۆ ناحیە ڕاتبەکی بۆیان بێتە تەخسیسکردن بۆ تەهیلاوان بێتەکردن بۆ پارچەک عەردیان شوونێک تێدا بژین بۆ خوندنەوان کو بێ شەرط بتن کو بۆ هەکەر بشتەکارێکی بۆ وێ پێشتر ئەوێ قبول بکەم بەری هەر کەسی یعنی هەندێک کۆمەک شتێ باش تێدا هەیە بەلێ ما وەکو مؤتەمەری سەحەفی ئەس دەرکەتم یەک خاڵێک تێدا هەیە و من گلەی وێ خاڵێ هەبوو بڕاستی ئەم داخوازکەین ئەف پرۆژە بێتە جیبەجیکردن یعنی دەنگی سەر بدەن و پشتی هینگی وی خەلکی تعویز بکەن بەس خاڵێک تێدا هەبوو گرێدای بوو مەسەلا جنوسایدا
زديافا أفت شتكي جلكي جرينجا كو إلو روش بروجكت نف برلمان عراقي دا هبتن چونگو اف بيشتر اف نبويا ووكي ديشك حقي بخلقيه اف هفتي وشار فرمان لهاتنا كرن ازديان قانونك هبتن كو ابيت تجاره كدي دوباره نبتبا كو اف خلق جاره بتا پیش دادگاهه بيتا پیش دادگاهه يعني افت اشتغلك جرينجا بس اف خالك وچونگو ما بروجيك هبو بروجي قانون الاباده الجماعيه الازيدين ام حسكين اوجك القلبي يا ديتر هر ديسانه كي هردو قانون جريداين بازديافا كحقي وانا وحقي وان بيكاتي ديجي ولكن سباس طبعا بنران نوجه جهداري كير ميوان ان هر شيء متفق بون سر هنديك وبيوست كورد وكردستاني بيكاتين كردستاني بكي كاك عرفان قوتي تركمان همو بيكاتين دن جبركم تسيك جديد لسر مافين همويان هيا لبغداد وكوسا صالين بري عقليتك دروز بويا مافي بيكاتان قبولناك دخوازن هر تشتكي او بن هي مناخه بسفينن بهرحال او دخازا قوتارك بجدي كم تايبتي بوفان تحديات كونها لدورين كردستاني هنا بهيفيا کو سرنجا میوانین من با آلین پیوندی دار گهشت به حتی جاره کدن دخیر و خوشیان داد.